شۆفاری ژولیس هاتەوە. دێنسیوس بزان دەتوانی لە کاری ئاگادار بی؟ ئاهای لەگەڵ تۆمە ڕاوەستە ڕاوەستە. بەڵێ قوربان. بەڵێ لەگەڵ تۆمە. بەڵام قوربان من کارم هەیە. کەوایە تۆ دەتەوێت فەرمانی من بەڕێوە نەبەی ها؟ من نا قوربان من لە پێشتا تێ نەگەیشتم. من دیتم کە تۆ بە دوای ماکسیمیلیاندا دەچووی. نەخێر قوربان من لەبەر کارێکی بۆ دەرەوەی شار. وا دیارە فایدەی نییە. ئێمەش دەمانەوێت لە خەیانەتی ماکسیمیلیان ئاگادار بین. حتمما تۆش بە دوای ئەم کارەدا دەچووی. دەزانم قوربان من لەلایەن جەنابی جۆلیوسەوە ڕاست پێدراوم کە بە دوای ئەودا بڕۆ. تۆ دەتوانی بە جێگەی یەک پاداش لە دوو جێگەوە پاداش وەرگری. ئایبی چییە؟ ئایبی نییە قوربان. دەڵێم قوربان بە دوای ئەودا تا کێوی ئەنجلۆس چوون. ئەنجلۆس؟ بەڵێ قوربان کێوێکە لە نزیکی فیلادلفیا. ئەو چوە نێو ئەو ئەشکەوتە. قوربان من بەگوێ خۆم بیستم کە ئەو باسی مەسیح دەکەم. دوعای دەخوێندەوە و باسی دەتوانم بڵێم کە بەس بای قسە بکە. ئەو چی دەکوت؟ باسی خودای تاقانەی دەکرد. ئارام بە. مەسیحیەکان لە هەموو شوێنێکدا هەن. ئەگەر هەواڵ بە ئەو بگاتەوە هەم گیانی تۆ دەکەوێتە مەترسیەوە هەم ئەویش لە چندمان دەردەچێ. ئێوە دەڵن چی بکەین؟ ئارام ئارام قسە بکە پیاو. بە احتیماڵی زۆر هەواڵگەلێکی هەیە. ئەرێ ڕەنگە و پڕمەترسی بێ. یانی جنابی مەکسیمیلیان هەڵدێ؟ بەو هەواڵانە کە ئێمە هەمانە وا دیارە ئەو جێگەیەکی بۆمانەوە نییە. مەگەر ئێوەش هەواڵێکتان هەیە؟ ئەوەی کە من دەیزانم یەک لە هەزاریشی تۆ و ئاغا جولیوس نایزانم. بەڵام من ناوێرم بڕۆم بە گشت ماکسیمیلیاندا. دەزانی کە ئەو زاوای دیوکلیتیانوس و ڕاوێژکاری تایبەتی ئەوە و لە ڕوومیشدا پلە و پایەیەکی پتەوی هەیە. تەنیا کەسێک کە دەتوانێت لە بەرامبەری ڕاوەستێ جەنابی جولیوسەکە هاوماڵی ئەوە. بۆچی ئەمانە بە جەنابی جولیوس ناڵێ؟ ئێوە نابێ بەمانە ڕەحمکەن قوربان. ئەو ساس بینێوە دەڵێن وەرن و شەهادەت بدەن. نا مرۆڤی ئاخڵ بۆ خۆی گیر و گرفت ساز ناکات. دەی بە من بڵێن من جنابی جولیوس ئاگادار دەکەم. بە مەرجێک نەڵێی لە کێت بیستووە. بەڵێنی دەدەم بەڵێنی دەدەم. زۆر باشە لێرەدا ناتوانین قسە بکەین. سواری ئەسپەکەت بەو بە دوایی مندا وەرە. سەرباز ئەسپەکەی من بێنە. بۆچیە سواری ئەسپەکەت نابی پیاو؟
دابەزە تاوێ ڕاوەستە تا بگەڕێنەوە بچەوە شمشێر بۆچیە خاوەن شکۆ شمشێر شتێکە کە باو شۆڤاران و سیخۆڕان سەردەبڕن مەبەستی ئێوە خۆ من نیم مەگەر جگە لە من و تۆ کەسی دیکەش لێرە هەیە بەڵام من بچووکی ڕۆمیەکان و حکوومەتی جەنابی دیۆکلیتیانوسم تۆ دوژمنی خوداپەرستەکانی مەسیحی و خزمەتگوزاری قازانجی خۆتی دیتم کە چۆن کیسەکانی زیێڕەت لە جولیوس وەردەگرت شمشێرەکەت هەڵگرە و لە خۆت دیفاکە بەڵام من تا ئێستا فەرمانەکانی جنابی جولیوسم جێبەجێ کردووە دەبێ ئێستاش بڵێ جەنابی جولیوس بێت و ڕزگارت کات نا نا بمبەخشە خاوەن شکۆ من بە هەڵە دەرچووم منیش وەکو ئێوە خوداپەرستم ڕەحمم پێ بکە ڕەحمم پێ بکە خاوەن شکۆ تکایە هەرە ئەمە سەیرەکە خوداپەرستێکی جوولەکە بە جێگەی یارمەتی بە خوداپەرستانی مەسیحی دەبێتە ڕخزمەتکاری بتپەرستەکانی ڕوومی هەستە و لە خۆت دیفاکە هەستە نا بمبەخشە قوربان من عمرێک بە ئێوە ڕۆمیەکان خزمەتم کردووە خاوەن شکۆ ئێوە گەورەتر لەوەن کە پاداشی خزمەتکارانی خۆتان بەم چەشنە بدەنەوە تکاتان لێ دەکەم بمبەخش هەستە ئەگینا ناچار دەبم بە بێ چەک بنێرمە جەهەنەم پەلەکە تا پەشیمان نەبوومەتەوە من ناتوانم لە بەرامبەری ئاغای خۆمدا شمشێر هەڵگرم لە تاوانەکانم خۆش بن من ببەخشە خاوەن شکۆ من ببەخشە من پیاوێکی بێچارەم کەسی و کارم چاوەڕوانی منن بمبەخشە خدا دەزانێت کە تا ئێستا چەند کەس لە خوداپەرستەکان بەدەستی تۆ دراونەتە دەستی بتپەرستانی ڕوومیەوە يلا ابراهيم برندي 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 ورا بيشكوا برندي برندي هاي ورندي برندي ما ورندي دي برندي يوش ليروا برندي بوشو ورن برندي ورا هو شو دردشي ورا بزانم هاي بيشرم ورا بزانم ورا بوشو ورا
وەرە دەرمەچوو وەرە بۆێرە ئەو بۆ چووە بۆ چووە وەرە بزانم ڕاوەستە ڕاوەستە بۆ چووە ڕاوەستە ڕاوەستە ئای کە ماڵ بدگرم هەر دەرگرم بۆ شوێ دەڕۆژ بۆ شوێ دەچی هەر دەرگرم بۆ شوێ دەچی دەرمەچوو ڕاوەستە بۆ چووە دەردەچی ڕاوەستە ئەمە سپا دیسانەوە گەڕاوەتەوە قسە جوانەکان زۆر خۆشە با بزانم چی بە خوددا دەڵێ تۆ گەورەتر لەوەی کە لەگەڵ من بە پێی کردەوەم بجوڵیتەوە کردەوەی تۆ شیاوی گەورەی و لوتفی تۆیە و کردەوەکانی من شیاوی کەم و کۆڕی و پەستی عەقڵ ئەیە و کەسەی کە ڕەحمەتت لە بیر و بۆ چوونی ئێمە بەرزترە ناگوناهی بەندەکان زیانت پێدەگەیەنێ و نە ملکەچکردنیان قازانجێکی هەیە ئەی خالقی من بە پێی کردەوەم لەگەڵم مەجوڵێەوە تاوانەکانم نەبێتە هۆیەوە کە ڕەحمەتت لە من ببڕی ئەجینا لە ناو دەچم چغە بێدەنگ بە حەیوان بێدەنگ بە بڕۆ مەوەستە بڕۆ باڵێم بڕۆ مەوەستە بڕۆ دیسانیژەم شوانە بێچارە هێشتا لە من دەترسێ وەرە با بڕۆیت زووتر تەواوی کە دەی و بەچی ئەو زۆر چی دەزانی کە نەدەبوو بیزانی با بڕۆین خداوەندە بەندەکانت بەدەستی بێڕەحمترین دەڕەندەکان ئازار دەدرێن هاواری زۆڵم گوێی عالەمی کەر کردووە ئەم زوڵمە تاکەی هەڵا و تەسلیس و شرک کەوتوتە نێو پەیڕەوانی دینت ئەم بۆ لاڕێچوونە تاکەی لە نەزانی خەڵکە کە ئیمپراتور
خۆی بە خوددا دەزانێ خداوەندە پەرستینی تۆ کەی جەهاندا دەگرێ و سەردەمی کوفر و شێرک کەی دوایی تێ خدا کەی دوای برادری مسیحی برای من تۆ کێی یەکێ لە ئیمانداران یەکێ لە هەوا ئاینەکانتان تۆ ئاینی من لەکوێوە دەزانی لا پاڕانەوەکەتان ئێوە چەند جوان لەگەڵ خوا قسە دەکەن من چەند جار بیستومە وەکو پیاوچاکان فەرموون ئەو شیرم بۆ ئێوە هێناوە بیگرن خۆشە سپاس ئایا ئێوە ڕاگەیەنەری دینی مەسیحن بەڵام نا جلو بەرگەکەتان وەکو ئەشراف و دەربارەکانە پێم ئێوە خەڵکی شارن بەڵام کام شار نازانم ئێرەتان چۆن دۆزێوەتەوە خاوەن شکۆ تۆ فێری چییە هەرچی بێ ئێمە پێکەوە براین بەڵێ ناوی تۆ چییە ئەنتۆنیوسی شوان سەیرە ڕوومیەکی شوان باو باپیرانم هەموو جوتیار بوون بەهۆی زیاد بوونەوەی کۆیلەکان لە مەزراکانی ئیتالیا کاروباری جوتیارانی بچوو خراپ بوو باپیرانی منیش ناچار بوون کۆچ بکەنە ئێرەشدا لێرەشدا ماڵیەتی قرس نەیهێشت ئەو زەمینانەی کە هەمانە بتوانێ ژیانی ئێمە دابین بکات دیسانش خدا شکر دەکەم کە بە شیوانی مەڕەکانی خەڵک دەتوانم ژیانی خۆم هەڵسوڕێنم بەڕاستی نێوی ئێوە چییە؟ ماکسیمیلیان وابزانم ئەو نێوم لە پێشدا بیستووە ئەرێ لە شاردا تۆ زۆر دەچێ شار؟ نا تەنیا جاروبار چۆن بوو کە بوویە مەسیحی؟ بووم باوک دایکیشم مەسیحی بوون لە سەردەمی تراژانەوە هەڵبەت بەر لە حکمی بناوبانگی تراژان سەبارەت بە ئازار و ئەشکەنجەی مەسیحیەکان ئەوان ببوون بە مەسیحی ماکسیمیلیان نەمگوت ئەو نێوەم لە پێشدا بیستووە وابزانم ئەمە نێوی یەکی لە ڕاوێژکەران دەقیانوسە ئەوی لە گرنگەکانیان دەی ئەمە بە من چی؟ هیچی جویرێکی گەوجانەیە ڕاوێژکاری دەقیانوس ئەشرەفزادەیەکی دەربارەی دوژمنی مەسیحیەکان ئەویش لێرەدا بۆ تاوێت لەوەی کە مەسیحیت تا دەرباری دەقیانوسی گەورە شارەکانی گەیوم پێرە ئەمە زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی کە خۆشحاڵ بووم یعنی ئەم هەواڵە خەڵک خۆشحاڵ دەکات؟ شتی زۆرتر لە خۆشحاڵی دەبێتە هۆی قووەی قەلبی خەڵک و گەشەکردنی دینی مەسیح ناگونجە ئێوە ماکسیمیلیا بن بەڵام دەی جلو بەرگەکەتان وەکو ئەشرەفزادەگانە هەرچی بێ
ئەمن زۆر خۆشحاڵم کە ئێوەم ناسی. ناوستن دەیناسن ئازاویلی جوولەکەیە. چۆنتان زانی ئازاویلان کوشتووە؟ تەرمی ئەو لە دارستانەکانی دەوروبەری شار لە لای حەسەڵێکدا دۆزراوەتەوە. دوایین سپاردەیەوە و چاودێری لەسەر مەکسیمیلیان بوو و لەو ڕۆژەوە هەواڵێکمان لێ نەبووە. دەی دەبێ کاری مەکسیمیلیان بێ. نا ماتیوس، نا گومان ناکەم. ئەگەر کاری ئەو بووایە شاری بۆ ماوەی 4 ڕۆژ بەجێ نەهێشت، چونکو دەیزانی زیاتر گومانی لێ دەکەن. دەبێ بە دوای کەسی دیکە دابین. ئازاویل دەتوانی دۆرێکی گرنگی لە پیشاندانی دیمەنی ڕاستەقینەی ماکسیمیلیاندا هەبێت. بێگومان بەڵگەکی هەبوو. پاش ئەمە تۆ دەبێ بە دوای ماکسیمیلیاندا بڕۆیت. لەسەر چاو ئەو کارە دەکەم. و وا دەزانم کە خاتو هێلێنیش لەگەڵ ئەو هاوکاریکەیە. نا نامەوێت ناوێک لە خاتو هێلێن ببردرێت هیچ کات. بەشداری لە کۆبوونەوەکانی ئادۆنیا دەبێتە هۆی پتەوبوونەوەی ئاینی ئێمە. من هەوڵ دەدەم لە ئاهەنگەکاندا بەشداری بکەم، بەڵام زۆر ناتوانم. گالۆسی باوەفا ئەمڕۆ نزیک بوو توش ببی، بەڵام ئەخرەکەی بەختەوەرانە هەموو شتێک بە باشی تەواو بوو. لە لوتفی وە سپاس دەکەم خاوەن شکۆ. ئەگەر ئەمڕۆ ئێوە بە فریای گالوس نەگەیشتبان چ دەقەومە؟ معلومە بەندیخانە و ئەشکەنجە. بەرحاڵ ئێستا لێرە نەبوو و ڕەنگە لە خاچیش پێدرایە. دەبێت چارەیەک بدۆزینەوە. دەستە دەستە مەسیحیەکان قەڵاچۆ دەکەن، دەزانن؟ بەڵێ دەزانم. لەوەها هەلومەرجێکدا جەنابی ماکسیمیلیان نەدەبووە شاری بەجێهێش بە. ئاغات کەی دەگەڕێتەوە گالوس؟ ئەوان کاتێ دەڕۆنە ئەشکەوت، کاتی گەڕانەوەیان ئاشکرا نییە. ئەشکەوت؟ بەڵێ خۆی دەڵێ ئەشکەوت. چۆن ئەشکەوتێک و لەکوێ کەس نازانێت. وا دیارە پێی خۆش نییە کەسێک جێگەی ئەو بزانێ یا ئەوەی کە بڕوا بۆ لای. سبەینێ ئادونیا لە ژێرزەویەکانی قەبرستانی دەرەوەی شار قسەمان بۆ دەکات. ئایا لە نەبوونی جەنابی ماکسیمیلیاندا ئێوە دەچن بۆوێ؟ هەوڵ دەدەم. ئێوە چی؟ من نایم. پێویستە هەمیشەیەکێکمان لە کۆشک بمێنێتەوە. تا هاتنەوەی جەنابی ماکسیمیلیان هەروە نەبێ بێدەنگدا بنیشینێمە. من سبەینێ دەچمە دیتنی ئادونیا و لەگەڵە و ڕاوێژ دەکەم. ڕەنگە بتوانین پێکەوە ڕێگە چارەیەک بۆم کارە بدۆزینەوە. منیش لەگەڵتان دێم. نا پێویست نییە. ئەگەر شتێکمان بۆ ڕووبدات ئیدی من لەبەر ئێوە ناتوانم هیچ کارێک بکەم. کەوایە من لەگەڵ خاتو هێلێن دێم. من هێشتا بڕیاری دواییم نەداوە. دەبێ بزانم سبەینێ چی دێتە پێشەوە. لێم ببوورە ئاتنە. نازانم چه بابەتێک تۆی ئەوەندە لە هێلن تووڕا کردووە. ئەگەر تۆ بڕێک محەبەتی پێ بکەی هەموو شتێک دروست ئەبێت و قینەکان دەبێتە دۆستایەتی هاتنە. بریا بەجێگەی ئەم چەشنە قسانە بڕایکیش بە وردی سەرنجی کارەکانی هێلێنت دابا. وانە تۆ بە هەڕەداچی. تۆ هێشتا نازانی کە هەبوونی ماکسیمیلیانوس لە فیلادەلفیادا چەندە دەتوانێت حکوومەتی ئێمە لە ڕۆم قایم و پتە بکاتەوە. تازە تۆ بۆ خۆشت دڵنیانیت کە ئەو مەسیحی بێت. تەنیا لە تۆی ویستووە کە بە من بڵێ بۆ پتەوکردنەوەی حکوومەتم لە کوشتنی مەسیحیەکان خۆم لا بدەم. تەنیا لە بەرەمە خۆ ناتوانین بڵێن خوددا پەرستە.
سایشی نکرد؟ نه هیچ قسێکی نەکرد دیکەنەوە ئەوە بێنە دەرێ چاو نا مەترس لە خدا پیوز مەترس لە ئەو بێ دەرەوە تۆ نابێ قسە بکەی مەترسە دلێر بە ئەو پیوز مەترسە ئەو پیوز دلێر بە ئەو پیوز تۆ نابێ قسە بکەی تۆ مەسیح قسە مەکە ئەو پیوز لێم گەڕێن من مەسیحی نیم نا برم لێن نا من مەسیحی نیم ئەی هەوار تاقەت بێنە ئەو پیوز تۆ مەسیح تاقەت بێنە ئەو ئەو کاتە پەیڕەوانی ئاینی خوداپەرستی کە لەلایەن حکوومەتی ڕوومەوە لەژێر زەخت و گوشاردا بوون بۆ کۆبوونەوە و تەبلیغی ئاینی خۆیان ناچار بوون یا لە ماڵە کاول و وێرانەکاندا کۆ ببنەوە یا بەنهێنی و بە قبولکردنی مەترسی زۆر لە قەبرستانەکانی دوور و تەریک لە دەرەوەی شارەکاندا گوێ بۆ قسەی مبەلغینی خۆیان ڕابگرن. درودی خدا لە عیسی مەسیح. مەسیح وتی ئەو ڕاستەقینەیە کە لە تاریکیدا لە وتنی دەترسای ڕۆژێ لە ڕووناکایە گوێت لێ دەبێت و ئەو ئیمانە کە لە گۆشەی ماڵەکاندا فێربووی ڕۆژێ لە سەربانەکان هاواری دەکەن. ئەی معلم ئایا بەڕاستی وای لێ دێ؟ وا دێ خوددا حەقا و بێگومان حەق سەر دەکەوێ. ئەمڕۆ ئێوە کەمن تاقمێکی بچووک و کەم کە لە ڕووی ناچاریەوە ئەمڕۆ لەم زاخە تاریکەدا کۆبوونەتەوە. بەڵام ڕۆژێ لە تەواوی زەویدا بڵاو دەبنەوە. ئەمڕۆ ئێوە دەگرن و دەتانخەنە بەر حەیواناتی دەڕەندا تا ئیمپراتوری ملهور و دەخیانوسی خوێنمێش لە گیاندانی ئێوە و باقی چەوساوانی ئەم شارە لە کاتی مەستیدا ببینن و قاقا پێ بکەنن و لە ئازار چەشتنی ئێوە شاد بن. غافڵ لەوە کە خوددا پارێزەری ئێوەیە و کاتی یارمەتی خوددا بگات ئێوە بەسەر ئەواندا حکوومەت دەکەن. ئەمە وادەی خوددایە کە دەسەڵات دەکەوێتە دەست بێبەشان بە یاری خوددا ئێوە ئیمپراتورەکان لە تەخت دەکێشنە خوارەوە. چه کەسێک یارمەتی خودای دیوە کەی دەکات و تاکەی دەتوانین خۆراگری بکەین کاتێککە هەمویان کوشت و سووتاندیان و تیکە تیکەیان کرد و لە خاچیاندا لەسەر بەندە واجبە کە ئیمانی خۆی بتە و کاتەوە و لەسەر خوددایە کە ئەگەر بە پێویستی بزانێ وادەی خۆی جێبەجێ بکات. ڕەنگە ئەم بەڵێنی سەرکەوتنە لە سەردەمی ئێمەدا جێبەجێ نەکرێت.
گەلووس بەڵێ بەڵێ خەتوی گەلووس وریا بە کەسێ نەمان بینێ. ئەی معلم ئایا پلەپای مرۆڤەکان لە بەهەشتا وەکو یەکە ئەگەر وەکو یەک بێت لە ئەداڵەت دوورە و ئەگەر وەکو یەکیش نەبێ بچووکتر بەخێلی دەباتە گەورەتر. حەزرەتی مەسیح لە بەرامبەر ئەم پرسیارەدا بە حەواریەکی وت چه دەڵێ لە بەرامبەری ئەو کەسەدا کە منداڵی زۆر بێت و جلوبەرگ لەبەر ئەوان بکات مەگەر منداڵان بە گەورەکان کە جلوبەرگی گەورەتریان لەبەر کردووە بەخێڵی دەبن یا بە پێچوانەیەوە ئەگەر جلوبەرگی گەورەکان بکەنە بەر منداڵەکان ئەوان تووڕە دەبن کە بۆچی سوکایەتیان بەوان کردووە کەوایە دەبینی هەر کەسێ کە لە بەهەشتا پلوپایە چاکی بەدەستەکەوێ ڕازیە. ئەی معلم بڵێ چۆن هاوار لە خوددا بکەین کە بێتە هانامانەوە؟ خدای گەورە بە پێغەمبەرمان مەسیحی وت ئەی ئیسا بە ملهوڕان بڵێ من بانگ نەکەن لە حاڵێکدا ماڵی حرامیان بەدەستەوەیە و بتەکانیان لە ماڵدا هەیە چونکە سوێندم خواردووە کە هەر کەس بانگم کات بڕۆمەهانایەوە بەڵام یارمەتی من بۆ حرام خۆران و بتپەرستان جگە لە لەعنەت نییە. ئەی معلمی چاکەکار چۆن بزانین کە ئیمانمان هەیە؟ سێری خۆتان بکەن کە چۆنن. ئێمە ئاگامان لە دڵی خۆمان هەیە ئیمان وەکو دارێکی باشە کە لە مێوەکانیەوە دەناسرێتەوە بزانن داری ژیانیەوە چ بەرێکی هێناوە. یارانی من هیچ کات داری کرمۆڵ بەری چاک نادات. ئەگەر ئێوە دیتان کە داری ژیانی ئێوە بەری شیرینە بەڕاستبێژی ئەمانەتداری مەحەبەت پاکی و دەلێری و هەموو گرنگتر ئەوین بە خوددا و ڕۆژی پەسڵانی هێناوە بزانن کە ئیمانتان هەیە. بە هومێدی خوددا و ئیسا مەسیح جەنابی ئەدونیا لێرەن؟ بزانن کە گەورەم مەسیح وتی ئەم دنیاە هەر وەکو پردێکە کە ئێوە دەگەینێتە ڕۆژی پەسڵان کەوایە لێ تێپەڕبن و دڵی پێخۆش مەکەن. سامانی دنیا فریوتان نەدات و سەختیەکان ئیمانتان لە ژۆک نەکات. هەر چۆن بێ ئەم دنیاە تێپەر دەبێت و ئەڕوات و ئەوەی تا دوایی لەگەڵتان دەمێنێتەوە کردەوەی ئێوەیە. وریابن کە لە ڕۆژی قیامەتدا باری تاوانەکانتان قرس نەبێت. ئادونیا ئایا بەڕاستی خدای گەورە مردووەکان لەو دنیا دیسانە زیندوو دەکاتەوە؟ ئەوەی ئێسکە پووکەکان چۆن دیسان دەژینەوە؟ ها ئاخر بە چ شێوەیە؟
هەروەها کە تۆ لەم دنیادا نەبووی و بە تۆ ژیانی بەخشی مەگەر ژیانی دووبارەی سروشتش پاش مردنی لە زستانە نەدیوە ئەو بۆ هەر کامی توانایە. بزانن ئیمان بە وتن نییە. زۆر کەس هەن کە لە قسەکانیان یا لە ڕواڵەتیاندا ئیمان نابیندێ بەڵام دڵەکانیان پڕە لە ئیمان. چی خبرە؟ یانی چی؟ ئەم کارە چییە؟ مانای چی ئەم کارە؟ بۆ دەکەنەکە چی بووە؟ بۆ کوێ دەچوون؟ بۆ بەشداری لە کۆڕی مەسیحیەکان؟ یان گرێن